أصبحنا على فطرة الإسلام ئێمە ڕۆژمان کردووەتەوە فیترەتی خۆمانمان پاراستەوە نەبووینەتە هاوڕەکەس خواستە بەیانی چونکە خەڵکانێکی ڕۆژەکاتەوە فیترەتی یەک چوو هاوڕەکەس خوازە بەیانی ناویشیان ناوە هاوڕەگەز خواز نێربازیان ناونا هاوڕەگەز خواز مێبازی بۆ مێش نەک بۆ پیاوە ئەویشیان ناونا هاوڕەگەز خواز بۆ جوانیەکەن بەدڕەوشتی بە ناوە ئەسڵیەکانی نەڵێن ها خۆتانی زاننەوەی نێڵ ناوە ئەسڵیەکانتان لێ بسڕنەوە و ناوی جوانتان بۆ بێن چونکە ئەوە مەبەستیانە بە ناوێکی جوانی کەن لە لای تۆ ناوە ئەسڵیەکەی دایمە لە مێشتانە بێ ناوە کوردیە ڕەسەنەکەیە ناوی کوردی ڕەسەنی خۆی هەیە هیندان با لە مێشتانە بۆی ئەوانە دیتان لە ڕویان نێ بڵێن ئێمە هاوڕەگەز خوازین ینی ئینسانێکین خوازیاری شتێکی تری تایبەتین لە ئێوە جیاین ئەوە تەبەقەیە لە خۆش بەرزتەی بینیاوە گۆرە تۆ هیندەری خۆ نەکەی بە شتێکی مهم لە من نێڵن ئەوە جێندەربازەکان مەبەستیانە ئەو ناوانە لە ناو خەڵکا پەرە پێبن ئاوا باسکرێن وەکو ناوێکی محتەرەمانەیان لێ بنرێ ئەمانە بێاحتیرامن ومن يهن الله فما له من مكرم الله جل جلاله رسواي كرد بي وريزي لي سيان دبيتوا كس بويني ريزي لي بغريو ناويكي ريزي لي بني لا ندن لنا وكردي الرسانه باش لما يفول كردياتي كان ناو كردي بي بلان كاكي لما كردي باتيق ساكن تو هندري او بابتك